دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. بابەتی ئەم جارین بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە دیاردەیەکی کۆمەڵایەتی کە لە کۆمەڵگەی کوردیدا دەوترێت لەگەڵ باو و باپیراندا ئەم دیاردەیەر هەیە، ئەویش گلەیی کردنە. زۆرجار دەبیستین گلەیی زۆر هەیە، خەڵکی زۆر گلەیی دەکەن. من لە نەخۆشخانە بووم بۆ سەردانە نەکردم، پەیوەندی بێوە کردی بۆچی جواب بنێیامەوە، هاتی بۆ ماڵم بە شێوەیەکی باش خزمەتم کردی بۆ گلەیی دەکەی، من چوومە هاتمە ماڵت یان زۆر گلەیی تر کە ئەگەر نمونەکان بینینەوە تەواو نابن. کەواتە دیاردەی گلەییکردن لە نێو خەڵکیدا تەوری ئەم جارەی بەرنامەی مایکی خەڵکە پەیوەندیەک وەردەگرین و بەبێ گلەیی پاش ناوبڕێک پەیوەندەکانتان وەردەگرین. بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان، تەوری ئەم جارەی بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە گلەییکردن لە نێو خەڵکیدا وەکوتمان بەبێ گلەیی پەیوەندیەکەمان وەردەگرین کە دیارە مەبەستمان لە گلەییکردن ئەو دیاردەیە کە لە ئێستادا هەیە و زۆر جار دەوترێت کێشەی لێ دەکەوێتەوە یان لێکترازانی تاکەکانی لێ دەکەوێتەوە یان زوێربوون و ئەم دیاردەیە بۆتە هۆی ئەوەی کە لە زیادڕەوی پێوە بکرێت. هەندێک جار دەوترێت گلەیەکان ئاسایین بەڵام بە شێوەیەکی مبالەغی پێوە بکرێت یان زیادڕەوی پێوە نەکرێت. ئێمە گلەیەکانمان زۆر جار لە تاکەکانەوە دەست پێ دەکەن لە نێو ماڵەکاندا، دواتر لە دەوروبەری گەڕەکەکان لە کۆمەڵگەیەدا و دواتر فراوانتر دەبێتەوە تا دەگاتە ئەوەی گلەیکردن لە حکوومەت، گلەیکردن لە ژیانی خۆت، گلەیکردن لە دەوروبەرت، گلەیکردن لە هاوڕەکانت، گلەیکردن لەوەی هەندێک جار هەندێک کەس گلەی لە خۆشیان دەکەن. ئەمە دیارە دیاردەیەکە لە ئێستادا لە کۆمەڵگەی کوردیدا بە شێوەیەکی بەرچاو بەدی دەکرێت. ئایا هۆکارەکانی گلەیکردن چین؟ وەک باسمان لێوە کرد دەوترێت یان هەندێک لە ئەو چاوپێکەوتنانی کە ئامادەمان کردوون بۆ ئەمجاری ئەم بەرنامەی مایکی خەڵک باسییان لەو کردو کە لە باو و باپیرانەوە ئەم دیاردەی هەیە، بەڵام ئایا ئەم دیاردەیە تا چەند شتێکی باشە بۆ تاکەکانی کۆمەڵگا و ئایا کاریگەری نابێت لەسەر لە یەکترازان و لەسەر ئەوەی کە ئەم دیاردەیە بەرەو خراپی بڕواتوە بە شێوەیەک بێ کە زۆر جا گلەیکردن هەندێک کەسی بێزار کردووە لە دەوروبەری خۆیدا. بەڵێ یەکەم پەیوەندیمان محەممەد لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک محەممەد. زۆر سپاس دەکەم لەسەر تەوەرەکەی ئەم ئێوارەیەتان. بەڵێ ڕاستی دیاردەی گلەیکردن لە ناو هەرێمی کوردستانە و بە تایبەتی لە شارەکانیشە زۆر باوە. ئێستاکە ئەوە بۆتە دیاردەیەکی زۆر ناشرین لە ناو ئێمەیە. ئەو دیاردەیە ئەبێتە هۆی لێکرازانی تاکسانمان لە نێوان یەکتردا ئەگەر و بێت ئەو گلەیکردنە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت. گلەیکردن لە ڕاستیە ئێستا ژێوی ژیان یاخود بڵێن کارکردن لە ناوبازار و شوێنە گشتەکاندا زۆر بۆ وێ توانای ئەو توانایمان نەماوە تا بتوانین گلەیی زۆر بکەین. لەگەڵ ئەوەشە توانای ئەوەمان نەماوە کەەوە سەردانی یەکتر بکەین، کەوا شتێکی وا پێی نەهێڵین تاکان لێکزی عادەتن و لێکرازێن و گلەی لێکزی بکەن. من داواکارم لەوەی کەوا هیچ کەس گلەی کەس نەکات. ڕاستە با گلەی گلەی هەر بۆ هەر ئەژبێ ئێمە بمانێ و نەمانەوێت، بەڵام با بە شێوەیەکی وان نەبێتەوە بێتە هۆی لێکرازانی هەموو تاکانی کۆمەڵگا. بەڵێ کاک محەممەد دەچینە هەولێر با گوێمان لە تێبینی دەشتی بێ لە هەولێر. سڵاو لێ بێ کاک دەشتی، فەرموو. زۆر سپاس دەکەم کاک دەشتی. دیارە گلەیکردن بۆ تەواو عادەتێک لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا گەشتی کرد کولتور ئێستاکە لە رووسیاشەوە خوڵقاوی تێکەڵاو بوون بە کۆمەڵێک مەرام بۆ دەکرێت نەک هەر بە شێوە کلتورەکەی و شێوە کۆمەڵایەتەکەی بازم بکەین ئەمڕۆکە سیاسەت چ بەشێکشی گەورەی لە کۆمەڵایەتی پشتی شێری بەرکەوتووە. بۆ دەکرێت گلەیەکان ئەگەر دەستگرێن لەلایەن کۆمەڵایەتی بە شێوەی کۆمەڵایەتی گلەیەکی ماقول بە زۆر جار وەک باس کرد گلەیەک دەکرێت کە شاری وێنێ بکرێتن بۆیە لە بەرامبەردا دیسان شەرمەزار دەبێت و توشتی هەرازبوون دەبێت. کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتیشی دەکەتەنە بۆیە ئەم گلەی ئێستاکە دەبینین کە بەڵێ کاک دەشتی ببوورە دیارە دەنگی کاک دەشتی بەباشی پێمان ناگات. سپاس بۆ محەممەد لە سلێمانی، سپاس بۆ دەشتی لە هەولێر. بەڵێ با گوێمان لە تێبینی فەرهەنگ بێ لە هەولێر. سڵاو لێ بە کاک فەرهەنگ، فەرموو. زۆر سپاس دەکەم. پێشەکی من دەست خۆشتان یەکەم ڕاستی
ئەم بابەتە زۆر جوانە دەستخۆشتنی یەکەم زۆر سپاس. خەڵەتە بابەتی گلەی ناو ئێمەدا زۆر باوە بەتایبەتی لە نێوان گەنجاندا بەڕاستی مەسەلەن بۆ من مەسجێک ئەنێرم دوای ماڵێک وەڵام نادرێتەوە ئیدی گلەی ئەکرێت لەلایەن مەسەلەن کەسی بەرامبەر. کاک فەرەنگ با باس لەوە بکەین ئێمە زۆر جار گلەیی وتمان گلەیی هەیە هەندێک جار گلەیەکان هەندێک گلەی هەیە کە شتێکی خراپی لێ ناکەوێتەوە گلەی کەسێک لە کەسێک کە دەوتێتەوە مەسەلەن ئەوەی خۆت باسێکی مەسیەک نامێکت بۆ ناردۆ جوابی ناوێتێتەوە دوای گلەیت کردویان ئەو گلەی کردو بەڵام هەندێک جار گلەیەکە دەگاتە زویربوون دەگاتە ئەوەی کە ئەو کەسانە لە یەک جیا بنەوە یان لە یەک ترازان دروست کات یان هەندێک جار ببێتە هۆی کێشە دروستبوونی کێشە ئەو گلەیانە با باس لەوە بکەین ئایا ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر تاکەکانی کۆمەلگا و بۆ ئەم دیاردەیە ماوەتەوە و هەیە تا ئێستا؟ بەڵێ بەتەکید مەسەلەن لێکیانەگەیشتنیش دەوڕەوە دەوری سەرەکی دەبێنێت من گلەی لە تۆم ئەگەر مەسەلەن تۆ لە من لە گلەیەکەی من نەگەی ئایا من گلەی لە سبەوە تێگەکەم مەسەلەن ئایا گلەیەکەم تاسان قبوڵە لەوانەشە هەر حەز بکە خۆی گلەیەکە بکات ئەم گلەیە مەسەلەن تأثیری دەبێت نەکەسی بەرامبەر یانەوە تۆڕە ئەبێت تۆڕە نابێت لەوانەیە گلەی ڕوخەندەرمان هەبێ گلەی دروستکەریشمان هەبێ هەر وەکو مەسەلەن ئەوە گلەیە کە لەکەم دەڵێم بەو بەرنامەیە مەسەلەن ئەو جلوبەرگەیان ئەو جۆرە تەسەڕفاتانە. بەڵێ سپاس بۆ فەرهەنگ لە هەولێر بەڵێ دەچینە لای ڕەحیم لە سلێمانی ڕووها کاوە لە کراس سڵاوتە نێبێ فەرموو کاک ڕەحیم. ئەلو بەڵێ کاک ڕەحیم گوێمان لێتە فەرموو. ئەم کاتەوە باش کاک شوان هەموو کاتێکت سپاس دەکەم. سپاس دەکەم بە ڕێزی بەڵێ کاک شوان خۆی گلەیی لەم بارەیەوە قسێکی کوردی هەیە ئەڵێ گلەیی لە دۆ سەکرێ یعنی لە دۆست و ئەحباب بکرێ بەڵام گلەیی خۆی ئەگەر تۆ پێناسەیەکی گلەیی کەی لەو نوخسانیە لە کاتێکات دەرەکەوێت کە ئەو کەسە نوخسانیەک یا کەم تەرخەمیەک بەرامبەر بە دۆستەکەی بەرامبەر بە خۆشەویستەکەی بەرامبەر بە دراوسیەکەی خزمەکەی کەسەکەی ئەوەی کە ئەژی لەگەڵیا ئەوەی کە پەیوەندی هەیە لەگەڵیا لەو بوارەوە کەم تەرخەمیەکی هەیە. بەڵام زۆر جارێکیش بازێک گلەیی هەیە کە یعنی وەکو ئاگربڕێک وایە لەبەر ئەوەی تۆ نوخسانیەکانی ئەو نەڵێیت ئەوە لە کوردەواری خۆمانە پێڵن ئەوە چی بۆ ئەوە ئاگربڕەکەی یعنی لەبەرەوەی من هیچ نەڵێم تۆ بۆیە گلەیی ئەەکەیت. بەڵێ بەڵێ یعنی ئەمە خۆی گلەی ئەوە ئەگەیەنێ بەڵام بازێ جاریش هەیە یعنی بازێ شت هەیە شتی بەسیتە ئەوە ناگەیەنێ کە تۆ بیکەی بە گلەی و ئاراسی بەرامبەرەکەتی کەی ئاراسی ئەوەی کەی کە تۆ هەڵس و کەوتی لەگەڵاکە یا دۆسایەتی هەیە یا پەیوەندی هەیە لەگەڵیا. بەڵێ سپاس بۆ ڕەحیم لە سلێمانی دەچینە لای کاوە لە کلاس سڵاو لێ بێ کاکاوە فەرموو. ئەم کاتە باش بۆ دەکەم هەموو کاتێک سپاس دەکەم. باسی چاوەکەم زۆر سپاس دەکەم. وەڵایی بێزەحمەت داواکارێکمان هەیە. بەڵێ سپاس فەرموو. وەڵایی داواکارم لە بەڕێز و لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان بەرنامەیە تەوەرێکی تر دابەزێن ئەوەی سەڵەن پێشینەی ئەوسەرێتی ئەوانەی 2010 شەگرێتەوە داواکارم بە تەوەرێ دابەزێنن بزانین بۆی ئەقار بەشکەم ئەقاری شەوانەی 2010 بگرێتەوەی تر من زۆر مەمنون. بەڵێ سپاس بەڵێ ئەو تەوەرەی تۆ دیارە ئەوەی کە باس کراوە پێشینەی هاوسەرگیری لە یەکی 2010 وەکو قسەکەی توێ بەڵام سەبارەت بە پێشینەی خانوبەرە ئێمە تەوەرێکی لەسەر دەکەین. سپاس بۆ پێشنیازەکەت ئەگەر قسێک هەبێت لەسەر تەوەرەکە کاکاوە. ئەقارم ڕانەکێتەوە بەسیانی چەنەها خزم و ناسرا و چەنەها خەڵکی تری شەیە خانوەکانیان بۆ تەواو نەکراوە ئەوڕێی حکومەتم بەشکەم شمولیان بکە. بەڵێ کاکاوە سپاس بۆ پێشنیازەکەت ئێمە ئەوە بە هەندی وەرەگرین و تەوەرێکی لەسەر دەکەین بەڵام قسەت هەبوو لەسەر تەوەرەکە؟ بەڵێ سپاس بۆ کاوە لە کراس سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵام ئەزان دیارە ئەو دیاردەی کە باس دەکرێت گلەیکردن هەندێک جار وەک ڕەحیم لە سلێمانی پەیوەندی کرد باسی لەوکە کە هەندێک جار کێشەی لێ دەکەوێتەوە دیارە یەکێک لەو گلەیانی کە هەیە لە کۆمەلگەی کوردیدا لە ئێستادا بە شێوەیەکی زۆر بەدی دەکرێت. ئێمە گەر هاتوو باسی لێوکەین دەڵێن ئەمە بابەتێکی ئاسانە بەڵام هەندێک جار دەرئەنجامەکانی مەترسی لێ دەکەوێتەوە بۆ نمونە سەردانیکردنی کەسانی یەکتر هەندێک جار گلەیی لێ دەکەوێتەوە کە بە شێوەیەکی باش من کەسێک سەردانی ماڵی کەسێک دەکات دەڵێت بە باشی خزمەتی نەکردمیان ماڵەکەی وابوو و یەکێک لە بۆ ئەوەی ئافرەتان زویر نەبن لە ئەم قسەی من دیارە ئەمە ڕخنەیەکە کە هەیە دەوترێت زۆر جار ژنان گلەی زۆر دەکەن ئەگەر ئەوانش بتوان پەیوەندی بکەن بۆ ئەوەی گوێمان لە قسەکانی ئەوان بێ. بەڵێ ڕەجەبمان لەگەڵدایە لە ئاکرێەوە
هەروەها لە زاخۆشەوە پەیوەندیکی ترمان لەگەڵدایە یوسف لە زاخۆ سڵاوتان لێبێ فەرموو کاک ڕەجەب. ئەو کاتت باش بەڕێز. زۆر سپاس دەکەم. وڵێ زۆر خۆشحاڵم کە لە ئەکرێ و لەگەڵتانم بەس خۆش بۆ تەورەجانی کە ئەمڕۆ زۆر سپاس هەڵبژێردە بە گلەیی. زۆر دەردەبینی گلەی لە کەسێک دەکرێتن من ناڵێم هەموو کەسێک بەڵام زۆرە کەسێک هەیە دەبینی بە گلەی زۆر پڵگران دەبێت و ئەزانی کە قسەی ناشرینی پێ دەگوترێتن. بەڵام ئەم کەسە بە بۆچوونی من هەڵەیە مرۆڤ بە گلەی پێم وابێتن هیچ قوستان نابێتن بەڵکو بگرە زەورەتریش دەبێت ئەو کەسە دیارە کەسێک خۆش دەبێت بۆ گلەی لێ دەکەتن. بەڵام زۆرە کەسانێک کە گلەی لێ دەکرێتن باوە کە میوانە تێک دەچێتن لەسەر گلەیدا چۆن گلەی دەکەی و چۆن دەبێتن و ئەو کەس ئەگەر خۆش هەیە بۆ گلەی لێ دەکەتن بۆ گلەی لە کەسێکی تر ناکەتن. بەڵام دیارە شایانی ئەوەیە کە گلەی لێ بکرێتن. بەڵام ئێمە دەبوون هەموو کاتێکمان فراوان بێ کە گلەیمان لێ دەکرێت بەشێکی فراوانەوە هەوڵ بێتێ بینێ ئایا بۆچی گلەیمان لێ دەکرێتن دیارە خەڵالێکی هەیە بۆی گلەیمان لێ دەکرێتن. پێویست دەکەین هەموو دڵمان گەورە بێتن و فەرگیش بە گلەیت تێبکەین. کەواتە کاک ڕەجەب بە کورتی پێت وایە ئەم دیاردەیە ئاساییە لە نێخۆکو تاکێکی کۆمەڵگە پێت وایە ئەم دیاردەی ئاساییان لە هەندێک کۆمەڵگەی تردا ئێمە ئەوە نابینین. بەڵایی بە بۆچوونی من دیاردێکی زۆر ئاساییە چێ بە گلەیم دەکرا یانە یاخود من گلەیم بە تۆ کرد چییە لەوانەیە دیارە کەم و کورتێکی بۆی گلەی دەکەم یاخود من کەم و کورتێک بۆی گلەی شتێکی زۆر ئاساییەدا گلەی هەبێتن چییە. بەڵێ کەواتە با پێکەوە گوێمان لە تێبینی یوسف بێ لە زاخۆ سڵاو لێبێ کاک یوسف ئەگەر هاتوو وەکو تاکێکی کۆمەڵگە ئەگەر هاتوو ئەم دیاردەیە تەشەنەی سن پێت وایە وەک کاک ڕەجەب دەڵێ دیاردێکی ئاساییە بەڵام ئایا بوونی ئەم دیاردەیە هەندێک جار کە زیادڕۆیی پێوە دەکرێت و وەک هەندێک لە بەشداربووان دەڵێن لە یەکترازانی تاکەکانی کۆمەڵگەی لێ دەکەوێتەوە ئایا تا چەند شتێکی باشە یان خراپە؟ بەڵێ کاک یوسف بەڵێ زۆر سپاس دەکەم گەلێک سپاس. بله از دژمه زیاده نفر که دهاتی که نه عیشمت چه استفاده خوانینه و که اینو تو که وقت عادته که لحاظ یعنی وقت عادته که لحاظ یا کتره که ناس قایت نکرده وقت فلکلوره که ما ناس کرده افضلیه یعنی جوت مروفه که داخوازه کت یا گلایت ایجاد کت جوت او گلایت بیتا چهار سر کرن ولی عشان رأيام أبا أجل أوجد يعني من رزان صار الصب بيدا شهر سال كذا شنو كمان زي أخو عني صار الشخات كي بيكت أجل نايدا شهر سال كذا بيامر يعني أخنا خوش قاصي صار ناكت تناقض كده وبيامر صار ودي ناكت جيك بس من بأخوازيك جيك هي ما صار بلا فرمو بس سر خواهی که برنامه تایبت نتوا خواری سره وی قرضه بچو بونگنجان اصاب 50,000 بود در چه تیماده تجاری اوه حلاله اوی بیمه بله اوی بیمه کمالاتی بله که توانه دانه بو قرضه بچو آیا شما جگرست یعنی و قادم چه که بو هیت زبانده یعنی اتا نوکت چه کنالت مید کردی چه رو کرنک سرنا اتا دانه یعنی مروزان که دی چاو ایتا ورگتنی دی چاو ایتا شاب کنی مثلا صبح از پروژه که سروان پاراور بگرم چشنگا پروژه فشلی بینید چا پارا ده چا پاش پارا میدوست مدري داخل شوط خوازمش تایبتش کانال ان ار تي وی و برنامه تایبت سر وی قرض بچوک اینا تو خوار یعنی کاد چاوبت بله کنه که دنگو باسه ده ان خیرات نهنده کار کردن بومد رون کنه که سر وی قرض بچوک اتوا دانه و دم امتناع خیر خوش هست بله زو سپاس بو رجب لاکری سپاس بو یوسف لزاخو دیار او پیشنیازی کاک یوسف لزاخو باسی لیو کرد اما چاڕوان بن لە تەوەریکی بەرنامەیەکی خەڵکە باس لە قەرزی بچووک دەکەین کە لە ئێستادا وەکو بڕیارێک لایەن حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووە باس لە ئەو بکەین تا چەند سوودی هەیە بۆ هاوڵاتیان وەگەر ئێوە بەشدار بن وە قسەی تیا بکەن هەروەها تەوەرێک دیاری دەکەین سەبارەت بە بیمەی کۆمەڵایەتی کە وەک دووبارە دەڵێم وەک کاک یوسف لە زاخۆ ئاماژەی پێکرد دیارە دەرچوانی زانکۆ پەیمانەکان دەوتێت وەکو بیمەیەکی کۆمەڵایەتی بڕی 150,000 دیناریان پێ دەدرێت واتە ئەو کەسانی کە بێکارن چاوەڕوان بن دەبێتە تەوەریکی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک بڵێ ئازادمان لەگەڵدا لە سلێمانی ڕەوەها هێرش لە دووەک سڵاوتان لێ بێفەرموو کاک ئازاد زۆر سپاس دەکەم بەڵێ کاک زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە سپاس دەکەم کاکە شوانجان بەڕاستی ئەم تەوەرەی جەنابەت بەڵێ یعنی مەسەلەی گلەییکردن ئەگەر گلەیی بڵێ گلەیی لە دۆست و ئەخبار بکرێت بەڵێ اگر بگری دوست و احبابی خم نکم لکاتک اساسیت من حاليا كفرقة بنات كافكم من كم عندهم اگر لبوجتي ثمانية افريام نكا من قريب شكم لدقاني شكم بله يعني ناكل اوا من ابرا مقدرك احبك يا شونك اما الناس كالتورا اما الشيء بين دوستاتي هذا دوستاتي ده
گرێ دۆستیش ئەکرێ لە دێگان ناکرێت لە کەسێک ناکرێت کە تۆ نەیناسێت لەقەجا دێگاڕوا بەڵام کاک ئازاد گلەیەکە ناگاتە زویر بوون ناگاتە ئەوەی کێشەیەک دروست بێ لە نێوان ئەو دوو کەسەیە بۆ ئەگەر تەفاهم هەبێت لە بینی ئەوە بۆچی کێشە دروست هەبێت من کێشم لەگەڵ کەسا دروست نەبوو گرێشم لێکردوو گرێشی لێکردوم زۆرش کە من کەمەندام داوای ئەوەی لێکردم بەش ماڵی وتومە کاکەجا من کەمەندام شەلەلم هەردوو قایشم دەست داوە ناتوانم دێم ماڵت بەڵێ ئاخرەکەی هاتوویشم یعنی من لەسەر ئەوەی کە دڵی عاجز نەبێ من چۆم ئیش خۆشم جەبەردەب کردو و چۆم هەواش کردم و چاوشانی هەوسەکەیش و یعنی نەشم هەشتە بگاتە ئەو حاڵەتەی کە دڵیان عاجزەوە هیچ تێکات بەڵێ کاک ئازاد بە پێکەوە گوێمان لە تێبینی هەردی بێ لە سلێمانی سڵاو لێ بێ کاگەردی زۆر سپاس دەکەم کاگەردی کاگەردی با لە باس لە جۆرێکی تری گلەی بکەن زۆر جار دەوترێت کەسێک گلەی لە هەموو شتێک دەکات و ناڕازیە لە هەموو شتێک لە ژیانی خۆی لە دەوروبەری و گلەی زۆر دەکات ئەو جۆرە گلەیە تۆ چۆن دەیبینی؟ وەڵی ئەو نەوەگیانەکان خۆش بۆ نمونە من برادێکم لە خەسەخانە نەخۆشە بەتەفون هەواڵی پرسیوە گلەی لە کوردم تێتی وەڵا نهاتوو بەلە کاکە جامە لەوانێ بەوەی شێکی خۆم سەرقاڵمیان بۆی کێشێکی خۆم و تایبەتی خۆم من نتوانم کامل لە تۆ ڕابینم چونکە تۆ خۆشەویستنی بە تەلەفۆن هەواڵ ببرسم یعنی نازانم ئەوە ناگەێنێتەوە لە دوایە گرێرەمەکەی دوای وسە گلەی بەڕاستی نازانم تەلەفۆنەکە وای لاتووە ڕێگای دوورە بۆن جێگات پێتر پێویست بەگرێکردن کە تەلەفۆنکەیت من بۆ نمونە من لە دوو بۆکەم بە ئیشێکەوە تۆ بە ڕووداوێکی کتو پڕ تووشی شتێک بوویت ئەکرێت من لە مای 2 ساعت 3 ساعتە ڕاستە خۆ بگەڕم بگەمە سەر تۆ دەبێت تۆ پێینەکەیت ئەوە زۆرێکەوە یانی بەڕاستی من هیوادارم ئەو نەوەگریانی هەر بروت کرێت نامێنێت بەڕاستی چونکە لەخوا بەجاوێت ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتووە یعنی بەڕاستی موبایل ئەتوانم بڵم کاراسانێکی زۆری کردە بە وڵاتیان ئیتر هەرێومێ و دەستخۆش زۆر سپاس بۆ ئازاد و هەردی لە سلێمانی بەڵام ئازان دیارە ئەوەی باز دەکرێت لە گلەیکردن ئێمە زنجیرەیەک بابەتمان ئامادە کردبوو لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژەی ڕابردوودا لەسەر دیاردە کۆمەڵایەتەکان کە وەک باسمان کرد دابوونەری هەروە هاتینە سەر لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێو کۆمەڵگەی کوردی هەروەها ئەم دیاردەی ئەم بابەتەی یاخود ئەم ئەڵقەی بەرنامەیەکی خەڵک کە تایبەتە بە گلەیکردن دیارە هەمویان پێویستن بە یەکتری وەک باسی لێوە دەکەن بڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە دایکی شیڤانمان لەگەڵدایە لە بازیان وەسلااو لێ بە دایکی شیڤان فەرموو مەرحەبا سپاس دەکەم پێشەکەی دەست خۆشی ئەو تەوەرە جوانەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم وەڵی بەنسبەت گلەیەوە جاری وا هەیە گلەی زوێربوونی لێ ئەکەوێتەوە بەڵێ بۆ نمونە جاری وا هەیە تۆ یعنی مناڵت هەیە لەبەر مناڵ ناتوانانی سەردانی خزمێ بکەیت بەڵێ دایکی شیڤان زۆر جار دەوترێت ژنان زۆر گلەیی دەکەن ئەمە قسەی من نییە بابا نەبێتەوە قسەی من نییە بەڵام دەوترێت ژنان زۆر گلەیی دەکەن تا چۆنەوە ڕاستە وڵی گلەی دەکەن بەڵێ بۆچی دیارنەبووی بۆ سەردان ناکەی یا ئەلەم قسانە ئیتر تۆ سەردان دەکەی مەجال نییە لەبەر مناڵەکە سەردانیشەکەی طبعا مناڵەکە یا زۆرە یا هارە دوایی پێی ناخۆشە دوای گلەیەکە هاریەکە مناڵەکە ئیتر تۆ بۆت ناکرێت بڕۆی سەردانی بکەیتەوە بۆت ناکرێت سەردانی بکەیتەوە بەڵێ یعنی لەبەر مناڵەکە مەجال نییە سەردانی بکەیتەوە یان زۆرە یان هاریان شتێکی بۆ ناکرێت سەردان پێ لەبەرەوە گلەیەکی زۆری ژەکرێ بەڵێ تۆ سەردان ناکەی یا تۆ ناکەی یا شتێ بەڵێ دایکی شیڤان با پێکەوە بچینە دهۆ گوێمان لە تێبینی کاک دڵدار بێ فەرموو کاک دڵدار مرحبا بەڕێزم زۆر سپاس دەکەم باشم سپاس ڕێزانەیە دەتوانێت هەندێک قسە بکەن لەسەر هەر شێوەیەکی شەڕێ ببوورە لەسەر چی؟ لەسەر بابەتی پێشمەرگە و لەسەر شتێەوە وەڵی کاک دڵدار ئێمە تەوەرەکەمان دیاری کردو ئەگەر تۆ پێشنیازێکت هەبێ وەکو تەوەرێک دەخێنە سەر چاومان ئەگە پێشنیازەکە بکەیت ئەگە قسەشت هەیە بە کورتی بە کورتی زۆر بە کورتی بەڵێ کاک دڵدار بەسەر چاو هەتا ئێستا بە هیچ شێوەیەک لە پێشمەرگە نەکرایە و هەتا ئێستاش یعنی لە تەوەرەتیشی دیکە ینی باسی بەخراپە دەکرێن بۆ کاکە پێشمەرگە بەخوا هیچی بەدەستی نییە لە زیاتی ئەمر زیاتر هیچ بەدەست نییە لە چ ڕوویەکەوە بۆی ئێمە وەکو تەوەرێک باسی لێ بکەین ئێوە شتوان پەیوەندی بکەن لە چ ڕوویەکەوە باس بکەین ئێمە کێشەکان کەم و کوڕەکان کێشەکانیان ئەمەیە مەعاشەکەمان کەمە داوامەکەمان زۆرە بەڵێ و لە هەموو شتێکی تریشمان یعنی
هیچ جوان بۆ ناکرێ بۆ پێشمەرگە یعنی هەتا شتێک هەبیتە مەسەڵەن وەکو سلفەک بێ وەکو شتێکی واش بێ بەڵێن بەس بۆ فەرمانبەر باشە بۆ پێشمەرگە ناکرێ بۆ پێشمەرگە پارازگای ئەو وڵاتە نییە پێشمەرگەی ئەم وڵاتە نییە بەڕێزم یعنی زۆر جارم یعنی لەسەر ئەم شتە باس کردێ لەگەڵ هەم دەک شتێک بەس نەکراوە بە هیچ شێوەیەک نەکراوە بۆ پێشمەرگەی وڵات وەڵڵی پێشمەرگە ئێمال کراوە لەناو کوردستاندا بەڵێ کاک سپاس بۆ پێشنیازەکەت دڵنیا بە مایکی خەڵک کە بەرنامێکی خۆتانەوە مەبەست تەنها لە بەرنامەکە ئەوەیە ڕاو بۆ چوون و سەرنجەکانی ئێوە بخێنە ڕوو لەسەر کێشە و گرفتەکانی کۆمەلگە. سپاس بۆ دایکی شیوان لە بازیان، سپاس بۆ دڵدار لە دەوەک، سپاس بۆ پێشنیازەکان کاک دڵدار. دەچینە لای سەربەست لە سلێمانی. سڵاو لێ بە کاک سەربەست فەرموو. ئەم کاتۆش باش کاکەشوان هەموو کاتێکە سپاس دەکەم. وەڵا کاکەشوان بەنسبەت تەورەکەتەوە گلەی بەشێکە لە ناڕازی بوون کە ئێمە ئاڵێن گلەیی بەڵێ دوو بەشی هەیە. بەشێکیانەوێ من و تۆ بە شتێکمانە بێ لەگەڵ ڕەفیقە لەگەڵ خەڵکێکە باسی شتێکەکە دەڵێن مەیجێڕۆ دوای نەفەرەکە ئەچێ ئەیجێڕێتەوە تۆ چی ناڕازی دەرەبڕی ئێمە پێڵێن گلەیی. بەڵێ بازشتیش هەیە شتێکی چاکە لە بینی کەسوکار و خزم و ئاغرەر لە بینی هەموو شتێکامێت لە کەسوکار و خزموانەیە شتێکە خراپێکە شتێکی وای نەبێت نەخۆشیە بێت تازیە بێت شتێکە پێی بڵێ پێینەوەتوم ئەیژە بەشەکە لە ناڕازی ماڵین بۆ گلەی لێکنەوەی بۆ پێونەوتوین. بەڵێ هەنجا لە ئێمەش لە میلەت ئێمە بە زۆری لە زۆر شت پێڵێن گلەی پێڵێن ناڕازی بوون لە زۆر شت ناڕازین هەر شتێک دەرچی ئێمە لێی ناڕازین. بەڵێ بەڵێ کاک سەربەست سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای ڕۆژان لە هەولێر. سڵاو لێ بێ ڕۆژان خان. سڵاو ئێوارە باش چۆنی بەڕێز؟ زۆر سپاس دەکەم. بەڵێ دەست خۆش بۆ تەوەرەکەتان بەڕاستی تەوەرەکی جوانە بەڕاستی گلەیکردن لە نێو کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی لەو زوڵفی ئێسادا بەڕاستی گلەیەکی زۆر زۆر ئەکرێوکە خۆشت ئاماژەت پێکرد شەر نییە بەس ئافرەت لەوانەیە پیاویش گلەی بکاتنە لە زۆر شترەوە بەڵام یەک شتەیە کە لە گلەیکردنە ڕاستت و گلەی بکە بەڵام یەک شتی ناشرین هەیە کە بەکاری ئەهێنە کەنگی تو لە ناو جەماعەتێکەوە دانیشتووی لە ناو کۆمەڵە خەڵکێکە دانیشت ئەڵێ فڵان کەس بۆ یعنی گلەی لێ دەکاتنە بەڕاستی لەم کاتە حاڵەتێکی زۆر زۆر ناشرین گلەی ئەچەم بەتەنیا هەر گلەیەکی لە منە هەر ڕەخلێکی لە منە ئەتوانی بەتەنیا گلەیەکی لە من بکرێت نەخود لە ناو کۆمەڵە کەسێکەوە گلەی لە منەکرێت بەڕاستی من هیوامای ئەم گلەیکردنە نامێنێتنە یاخود ئەڵێ چ بۆ نهاتی ماڵ من یاخود زۆر شتی ترێشێ ئەڵێ بچین بە فڵان جێگەکە چ ناتوانانی بە ئەم جێگایە ناتوانێت گلەیەکی ترەوە بکەیت بەڕاستی ئێستا کەس و بەکار و شت و خۆی سەرقاڵە نەک گلەی لێ بکەیت و بڵێن کاتێک تو ئیشتنەوە ئەتوانی سەرەدانین بکەیت نەک وا بکەیت کەس و گلەیەکی زۆر زۆر لەم کەسانە بکەیت. بەڵێ سپاس بۆ سەربەست لە سلێمانی، سپاس بۆ ڕۆژان لەوێ سپاسانەکەم، سپاس بۆ پەیوەندیەکانتە. بەڵێ ئەزان دیارە دەچینە پێش ئەوەی بچینە دهۆک بۆەوەی چەند چاپێکردنی بگیری لەوێ ئەو دیاردەی کە باز دەکەم مەبەستم ئەو قسەیم کرد کە وتم زۆر جار ئەمە ڕخنەیەکە هەیە دەوترێت ژنان گلەی زۆر دەکەن کە سەردانی یەکتر دەکەن و زۆر جار دەبێتە ئەوەی کە هۆی ئەوەی کە لە یەکترازانێک دروست بێ وە کێشە دروست بێ لە نێوان هەندێک خێزان بەهۆی ئەوەیەکی گلەی دەکەن بە باشی خزمەتیان نەکردوونیان هەندێک شتی تر وەک دایکی شیوان دەڵێت مناڵەکانیان هارنیان ئەم جۆرە حاڵەتانی کە زۆر جار دەیانبینی. بەڵێ ئەزان دەچین لای پەیامنیرمان دلۆڤان حەسەن لە باژاری دهۆک چەند چاپێکردنێک بۆ ئامادە کردوین با پێکەوە بیان بینین. عالم فقيرة بحالي ويا فيجو زنديتن مش فقيرية لا شي فقيرية خلقي ما نية مرتاحة يعني مشكلة وايكا جانج بيتن مدرسة دي خينيت حتى دمايتينيتن ساتكتي نية مرتاحة شعردانات عين بي شاويديانينا مستقبلنينا وايكي ديجي حياتنا روتينة gelek kara de bêjin kiryar nîne tu jî eger kiryar nebîtin çi sîfadeyê xelkî naketin et bêjim dilê xelkekî yê tu jî bûyî bes ew ciret nîne bêjin nizabû xelkê dokê wisa yanî tiştî dê dilê xwe da hêlîtin heta ew dil peqîtin û dernayexîtin dewr devrê azadiya pêşkeftinê elhamdülillah. مثلا اودش نبوی رمضان تشتی گرند بیتن عالم گازنده کات ای اوف اود روجا اوف نواتیا اجدی ولا حتى نو اوف قطعه را گازنده عالم اون يعني خلقنا نا مرتاح هذا والله
كاس جوي خنوتن مثلا كانت کەواتە ئازیان ئایا گلەیکردن بووە بە نەریتێک لەناو کۆمەڵگەی ئێمەدا وەک ئەو هاوڵاتیە لە دهۆک ئاماژەی پێکرد نەبوونی ئەو لە ماڵەکەی خۆیدا کە دەڵێت 2 ڕۆژە ئەوم نییە ئەمە گلەیی دەکەم ئایا ئەو نەریتە هۆکارەکەی چیەوە لە چیوە دەستی پێکرد دەتوانیوە لە پەیوەندەکاندا نەقسەی لەسەرگەنەوەها لە سەرتۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیەتی دەتوانن سەرنج تێبینەکانی خۆتان بنێرن. بەڵێ علیمان لەگەڵدایە لە گەرمیان وەسلااو لێ بە کاک علی فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک علی ببوورە من لە سەرەتای بەرنامەکەوتم بە بێگلی پەیوەندیەک وەردەگرین واتە دەست پێ دەکەین بەڵام دیارە ببوورە لۆدی زۆرمان لەسەرە کە زۆر لە بەشداربووان یانەوەی پەیوەندی بکەن. جارانوانە بووە بەسم ڕۆزۆخرا و پەیوەندی زۆربانەکەت جواب نەدایەوە. ببوورە ئێستا پەیوەندەکەمە وەرگرتی بەڵام با گلەیی نەکەین با قسە لەسەر تەوەرەکە بکەین. بەڵێ بەڵێ ڕاستی لەناو کوردا باوە گلەی گازندە لە یەکتری دیارە ئەو کەسەیش کە تەعزیەیەکی دەبێت سەرکێشەیەکی دەبێت هەر شتێکی دەبێت ئەمڕۆ کشتی چاوی هێوری هەیە ڕێکا من ئەمڕۆ نەچمە تەعزیەیەکی کێکۆبانی کە منیش تەعزیەم بێ بەرامبەرەکەم نەیەت بە تەعزیە بووە. بەڵێ کاک علی ئەمە مەسەلەکەیەکە ئێمە هەمومان هیوادارم گلەی گازندە لەسەر یەکتی نێڵین هەر بە چاو بیبینین کە بزانم چی دەبێ و چی نابێ. بەڵێ سپاس بۆ علی لە گەرمیان سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئەزان دایکی ڕەنجەمان لەگەڵدایە لە سلێمانی سڵاو لێ بە دایکی ڕەنجە. چۆنی کاکە؟ زۆر سپاس دەکەم فەرموو. ماچی براکەم؟ زۆر سپاس دەکەم. وەڵای من زۆر ڕخنە و گلەیم هەیە. لە من یان لە بەرنامەکە؟ نەوەڵا لە حکوومەتەکە و لە هەموو شتەکە لە گۆڕانکاریەکە و بەڵێ با دایکی ڕەنجە با باسی گلەیەکان بکەین بۆچی ئێمە زیاتر گلەیی دەکەین با باسی ئەوە نەکەین گلەی لە کێ دەکەین؟ وەڵڵی ئێمەرەوە گلەیەکەی حکوومەتەکەمان ئەو حکوومەتەیە. بەڵێ کاکە من ئاوارەم لە کەنەکەوە 15 ساڵە لەوێم. کەواتە گلەیی بەڵێ. چەند ساڵە نەم حاسمێ نەستمێ 12 نەفەر خێزانم. کرێچین بەڵێ ئێستا تۆنێک حەبێ عەرزێکم پێ کۆناوە کە سلفەی عەقاریسی بۆ دەرنەچوە. بەڵێ ئیتر ژیان چی بکەم؟ دایکی ڕەنجە تخوا با پرسیارێکی لێ بکەم. دایکی ڕەنجە پێت وایە لەبەر ئەوەی تۆ پێویستیت بە زۆر شت هەیە وەکو دەڵێیت مەعاشم نییە ئاوارم ئەوانە ئەمە وای لێ کردووی زۆر گلەیی بکەی لە دەوروبەرت؟ بەڵێ تێگەیشتم مەبەستم ئەوەیە دایکی ڕەنجە ئەگەر پرسیارەکەم گوێت لێ بێ مەبەستم ئەوەیە تۆ وات لێ نەهاتوە کە ئەوە گلەیی ئەەکەی لە دەوروبەری خۆشدا ئەم گلەیە ڕوودەدات کە تۆ لەگەڵ دراوسێتە لەگەڵ کە سوکاردا گلەیی زۆر بکەی؟ بەڵێ سپاس بۆ علی لە گەرمیان سپاس بۆ دایکی ڕەنجە لە سلێمانی دیارە دایکی ڕەنجە هەر لە تەورەکە دەرچوو زۆر گلەیی کرد دیارە گلەیی خۆی هەبوو هەندێک داواکاریشی هەبوو خسێ ڕوو لە بەرنامەیەکی خەڵک. بەڵێ ئەزان پەیوەندی ترمان لەگەڵدایە بەرگارمان لەگەڵدایە لە سلێمانی سڵاو لێ بێ کاک بڕیار فەرموو. ئەم کاتە باش کاکشوان هەموو کاتێکت سپاس دەکەم. بەڕاستی خۆی خەڵکەکە زۆر مەشغوڵە وە گلەیەکانی زۆرە بۆ مەسەلە بەسیترین شت هاوڕێکە تەلەفۆن بۆکە بەڵێ بۆ مەسەلە مەشغوڵی ئاگال لێ نابێ ئەڵێ وەڵای گلێمێ بۆچی وە کاکە وەڵا ئاگال لە مۆبایلەکردنەوە کاکە ژیانە مەشغوڵم بۆ هێ بە شتێکی بەسیت یعنی ئەمە چێت تۆ گلەیەکەی خەڵکەکە هەر ڕاهاتۆ گلەیەکە گلەکانش یعنی شایانیەوە نییە گلێ بکەیت من تۆ هاوڕێن ئیشمانێ قەیچێکاگەونە مۆبایلەکەم ئەوە تا کاک بڕیار زۆر لە بەشداربووان دەڵێن گلەیی شتێکی ئاساییە بەڵام تۆ دیارە بێزار بووی لە گلەیکردن وایە؟ بەڕاستی خۆی چەنە گلێ بکەی ئەو نەش لێکرێ خۆشتەکە ئەوەیە بێزاری گلەی چۆنە خوانە گلێ لە قاندازی خۆتە بۆ مەسەلە تۆ ڕەحمن نەما بێ سەردانی برادەرێکە نەکردی وەڵای گلێمەیە لەوانەش لەوانەیە حەقی هەبێت. بەڵێ گلەی دووسەری هەندێکیان بێزار دەکا هەندێکشان لەوانەیە ڕوویەکی باشی هەبێت. بەڵێ کاک بڕیار دیارە تۆ بێزاری لە گلەیکردن با گوێمان لە تێبینی مامۆستا هاوکار بێ لە سلێمانی سڵاو لێ بێ مامۆستا فەرموو. کاکە چۆنگیان زۆر سپاس دەکەم مامۆستاگیان. دەست خۆش بێ کاکە گیان تۆرێکی جوان هەڵبژاردووە. زۆر سپاس. کاکە شوان وەڵایی من نازانمەوە بە ڕێزانی پێش خۆ من بەداخەوە تۆ درەنگ فریاکەوتم. بەڵێ سەبارەت بە تەوەرەکەت وەڵا تۆرێکی جوان هەڵبژاردووە بەڵام زۆر سپاس. گلەیی و گازندە دەبێتە دوو بەشەوە یاخود با بڵێن دوو هۆکاری هەیە. بەڵێ هەندێک کەسێ بەبێ هیچ هۆیەک گلەی دەکە ینی تر وەکو ڕاهاتن ڕاهاتوە ئیتر هەر هیچ نەبووە گلەی لێەکە
هەندێک کەسی تریشێ بە هۆکارێک ینی هۆکارێکی ئەنجا گلەیەکە لێک ینی بەڕاستی ئەو شتێکی زۆر ناشینە هیچ هۆکارێک نەبێت تۆ گلەی بکەی بۆ نمونە ئێستا من ئەگەر هۆکارێکە بێ با بڵێن وحدێکم بە تۆ یاوە بۆ ناڵێم ئەو شتە بۆ کەمیایم بۆ ماڵتانیا مەسەرەن شتێک لەو بابەتاکەم ئەگەر لە وعدەکە مەست ئەو کاتەشە بێت تۆ بیانێ بێنی توانێ بڵێ ئەم باشەمەوە کە ئەم کاری بۆ نەکردویا شتێک ئەو کاتە گلەیەکەی نەک يعني بابلين مباشرة راستا وقتو قليكم ليك يعني وش تيجي زور ناشين في ما بيهم قليك لو غاز نديشر يعني تعزني لناوكم القائمة ده هل لكون أو في ما بيهم قلي وغاز ندي حبوا شتيجي زور ناشين براسي براي من أكيد يعني خلق توزي وشار بيتولى وشتانا شتيجي زور ناشين كاتشان. بله سپاس بو بريال سليماني سپاس بو ما مستحو كار سليماني بله دشين لي محمد لزاخو صلاو لي بسيدا محمد كرمك. الو بله جمال ليته بله. شانه باشی برا زود سپاس اکم سوارت او تواری زوجانه باز دست خوشی لیواده کم گلک سپاس راستی ام سوارت گلای اما دالین ناراضی لزاخو بله بویا دیاده کی اما همو لایکا دگریده بله راستی چاره نیه چاره اوه اما بخومان با یکوه ام قلايا رابكين وصي زور چاره بونية وصي بله 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 سپاس بو زور سپاس بو محمد لزاخو سپاس بو پيوندك بله دشين لاي هرم لا تختق صلاو لي بك اگريم فرمو الو بله كاگريم گمانيتا باش كاشوان احوال زور سپاس اكم خوشي برنامج خلي لكم زور سپاس والله تبي لكم يا من تختقهم من الاستاذ سليماني وهذا تكنيكي بو بله كوملا برنامج كان من كوملات يا براستي هموي زي خوتي زود دست خوشانه لكم بلا سبارو برنامج امرتان قلي خلقي كله كردايدا اشتكي ري خوش قليه بله اي خلقي كي اقدر خوتي بيتي قليه دكا براستي وشيش كشي خلق عذر قبولناك يعني اول شيء شيخ تو عذر بخلق دينيا عذر اللي قبولناك سام قوم دكاندار يعني خلق اللي بدل صوت شتي دمي خاطر شي دقرم هرقلين بلكا دعاء يعني براستي وشيشي كوملاتيا بيستقل خوشال بتوليه پێتوایە زۆرجار کاریگەری لەسەر چی دەبێت ئەم کێشەی کۆمەڵاتی و خۆتەڵی وڵی کاریگەریەکەی دێتۆ سەر باری مەسەد بۆ ئەو کەسێک کە گلەی دەکات ئازمونێک دەبێنە خۆشی دەبێت بەینیان دڵشکانێکە کە بەبێ هیچ سەبەبێ بەبێ هیچ هۆیەک بۆ خەڵکیش بەڕاستی گلەی لە دۆست دەکات دۆست ئەگەر دۆست نەبێ گلەی لە ناکات دۆستش دەبێت عوزر قبول بکات بەڵێ دەچینە لای هەڵدێر لە هەولێر سڵاو لێ بە کاک هەڵدێر فەرموو بله كاك عليكم السلام والله ايوه برنامج توركي للصور هنا قلي والله واني اصلا بله دامنش قليكم لا ترزنكي برنامج كان يو بدشتي براسي زي كل نطلب بنراين كليتو براسي دامنش زالي توركي انا صار مش قليكم لا برنامج كان تاعين اوين او شيء بله أولي تبيني كل براسيات اللي برا مكان تاني عليه وتشي شغل وشي غير كردي بكارده شر إنجليزي براسي بيتنا براسي من وقت وهر تبيني كل برا مكان أو برنامج أو مرة بكراي الجرانج براسي من زور تبيني ملو برنامج كدوا بله كاك هل ديت سپاس بو پێشنیازەکان سپاس بۆ ڕخنەکانت تۆ دیارە گلەیی دەکەی ئەمە تەورەکەمان لەسەر ئەو نییە کە گلەیی لە چی دەکەین تەورەکەمان لەسەرەوەی کە بۆ دیاردەی گلەیی بوونی هەیە لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی کوردیدا من وەکو تێبینێک سپاس بۆ تێبینەکان بەڵێ سپاس بۆ تێبینەکان دەبەر کاتی بەرنامەکە لەبەرەوەی پەیوەندی ترمان لەگەڵدان باگوێمان لە تێبینەکەی تۆ بێ لەسەر تەورەکە گە تێبینیت هەبێ من ئەڵێم بەڕاستی گلەیی شتێکی ئاسایی لە ژیانی مرۆڤ یعنی ئەو کارکردوانە بەرامبەرەکەتێکە یا کۆمەڵگاکەت بەڕاستی یعنی بکرێ شتێکی ئاساییە بەڵام تۆ تایم بەداوش کە بزان ئەو گلەیە تا چەند زێخۆیەتی یاخود ینی چۆڵی حەقە یا حەق نییە بۆ نمونە لەوانەیە تۆ ئەو لۆ گلێ کە بەرامبەرەکەتێکە لەوانەیە تو سوودی لێوەرگری دەبێتەوەی ڕاستکردنەوەی ئەو ینی چۆڵی ئەو غەڵەتانی لە ژیانی خۆتێکی بەڵێ بەڵێ سپاس زۆر سپاس بۆ هەرێم لە تەختەق سپاس بۆ هەڵدێر لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڵێ ئازان ناوبڕێکی کورت و بەرنامەکەی خۆتان بەردەوامە لەگەڵتان
دووبارە سڵاوتان لێبێ ئازیان بەڵێ بەدەلمان لەگەڵدایە لە دهۆکەوە ڕووهات چاوان لە سلێمانی سڵاوتان لێبێ فەرموو کاک بەدەل. ئێوارە خۆش بیتن. ئێوارە باش گەلێک سپاس. سەبارەت بابەتی هەڵا بابەتێکی گرنگە ڕاستی. زۆر سپاس. بەدگەرێتە دیتنامە گازندەکردن کابوچیان گازندە گەرەکەین ئاکۆگەلەیی مەهەنە. ئەوژی بەدگەرێتەوە بۆ هەندێک بەڕابتر هەندێک ڕەهاندی دەرونی هەندێک بەڕابدۆخی سیاسی کە سەرمەزمە دەهاتین هەروساین جڤاکی. لێبینی هەرە وەکی ئێشێکی ئەلیاتی ناوجڤاکی مەدا بگرە مازنترین دەستگا ڕەوشەنبیری دەبێژین زان کوێەوە پەیمانگە و نانێت پیاستی کوردانت ڕەوشەنبیری هەرەخەر گڕۆبن و هەر کەسێک بێگلەیشی دیکەتن بێ ئەگەر یعنی ڕاستی ئەمە بێتەوێت ڕەوشەنبیریە کارەتر هەیە دام خوشبان تشتا دەوە پاش وەکی دیترژی دیتنامەن بەتاویژی چێت گازندەکردن یعنی بەڵێ بەڵێ دەچینە لای چاوان لە سلێمانی سڵاو لێبێت چاوان خان فەرموو. زۆر سپاس دەکەم چاوان خان. سەبارەت بە کارەکەتان بەڕای من گلەیکردن کاریگەری خراپیش و باشیشی هەیە لە ناوخۆڵگاتەماندا. چین ئەو کاریگەریانە خراپەکان چین و باشەکان چین؟ گەر کاریگەریە باشەکەی باسکەینەوە زۆر ئاشکرایە کە هەندێک جار من هەڵەیەک دەکەم ئەگەر کەسێک هەبێک لێم لێ بکات ڕەنگە بۆ جاری دووەمە و هەڵەیە دووبارە نەکەمەوە. بەڵام کاریگەری خراپەکەی بەداخەوە من ئەوە دەڵێن کە هەندێک کەس لە کۆمەلگاکەمان وایان لێ هاتووە کە گلەیکردن لای ئەوان بۆتە نان و ئەو یعنی ڕۆژی تێ نەپەڕێنن بەبێ ئەوەی گلەی نەکەن دەستەوێتە هەست. بەڵێ کاکە شوان تۆش زیاتر گلەیکردن لەناو ئەفرەکانە هەیە بەڵام من وای نابینم زیاتر لەناو ڕۆژنامەنووسەکانە ئەیبینم کە هەندێکیان بەڕاستی من ناڵم هەمویان لەبری کۆمەڵگە دروستکان کۆمەڵگە ئەڕوخێنن. بەڵێ چاوان خان ئەوەی من وتم دیارە وتم وەکو ڕخنەیەکیان دەوترێت زۆر جار ئەمە دەوترێت وە قسەی من نییەوە. بەڵێ کاکە شوانگیان لە کۆتاییدا هیوادارم ئەو دیاردەیە کەم بێتەوە ئەگەر ڕەخنەشمان گرت بزانین چۆن ڕەخنە ئەگرین و وەلە چیز ڕەخنە ئەگرین. بەڵێ زۆر سپاس بۆ بەدەل لە دهۆکەر وەها چاوان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڵێ باگوێمان لە تێبینی محەممەد بێ لە سلێمانی سڵاو لێبێ کاک محەممەد فەرموو. کاک محەممەد سەلام عەلەیکوم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە یەکەم. زۆر سپاس. ڕاستی بەرنامەیەکی پڕبایەخە لە شوێنی خۆیەتی. ئێمە هیچ شتێکمان چاوەڕوان نەکردووە لە حکوومەت و زۆر دەستخۆشی لە ئۆپۆزیسیۆنەکەین کە دانیشتیان لەگەڵان ناکە چونکە ئەوان هیچ پرۆسەیەکی چالاکسازی ناکەن بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەو میلەتە داماوە. کاک محەممەد دەزانی تەوەرەکەمان چییە؟ نەوەڵای ئەکسەر ڕاستەخۆ بەشداریم کردەوەی. تەوەرەکەمان لەسەر گلەیکردنە لە لێنێو خەڵکیدا. بەڵام تۆ چووی بۆ سیاست دیارە دەرچووی لە تەوەرەکە ئەگەر لە خەڵک یعنی بەنسبەت نە مەبەستم ئەوەیە بوونی دیارە نەک گلەی لەکوێ دەکەی بوونی گلەی لە نێو خەڵکیدا بوونی گلەی لە کۆمەڵگەی کوردیدا هۆکارەکەی چییە بۆ و ئەنجامەکانی چین ئەگە خراپە و باشەی هەبێ وەک چاوانخان سلێمانی دەڵێت. بەڵێ تێگەیشت لە تەوەرەکە؟ بەڵێ تەوەرەکە پێگەشم بۆی وەڵی نازانمەوە بۆ جارێک گەشتە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاک محەممەد لە سلێمانی و دیارە تەوەرەکە تێنەگەیشت بەڵێ دەچینە لای سامان لە دهۆک سڵاو لێبێ کاک سامان فەرموو. منیش لە ڕێگای دڵدارەوە هەندە قساکەم ئەگە ڕێگام پێ بدەن. بەڵێ هەردوو چاوی کاک دڵداریش باچەکەم کە لە دەوەکەوە کە بەڵێ سپاس دەکەم دیارە کاک دڵدار پێشنیازی کرد کە تەوەر لەسەر کەمکوڕەکانی پێشمەرگە بکرێ. بەڵێ بەڕاستی کاک دڵدار هەندە قسەی جوانی کردن بەڵام کاک دڵدار هەندە کردی گوتێ پێشمەرگەی ئێمال کراوە و نازانم چی و چی ڕاستە وڵا ئەحمال کراوە بەس واشنە بەس لە تەوەری مەحەشەکان و لە شتێوانە زۆر ئەحمال کراوە بەڕێزم زۆر حەزمانە کرد کە لە ڕۆژێکی لە بەرنامەیەکدا وەزیرێکتانیان سەرک فەرماندەیەکتان داوەت کرد بە لە قەناتی ئێوە لە کەناڵەکەی ئێوە کە توانی بامە تەلەفۆنمان پێ کرد بە و ڕاستەخۆ قسەمان لەگەڵ کردبانە بەڕێزم. یعنی بۆ ئێمە بڕێکشانازیە کە پێشمەرگە ئێمە حاڵاتی ئەپارێزین کە ئێمە خاکی خۆمان ئەپارێزین خوێنی خۆمان ئەڕێژین بۆ خاکی کورد. دوێنی شتیش
ساوی سەرک بارزانی ماچەکەم ساوی دکتۆر بەهرەمیش ماچەکەم کە زۆر ئەزیەت دەکەشم بەهۆی پێشمەرگەوە بەهۆی کوردەوە باو مشتێکەوە بەڵام بەڕاستی معاشەکەمان زۆر کەمە زۆریش کەمە 400,000مان دەنێ دەچینە لای بەڵێ کاک سامان ئەوە ئەل لە پەیوەندیەکەی کاک دڵداریشە باسم لێوە کرد سپاس بۆ پێشنیازەکانمان دیارە دڵنیا بن کە تەورەکەی ئێوە بابەتەکەی ئێوە بە هەند وەردەگیرێت و دەبێت بە تەورێک ئەگەر لە بەرنامی مانکی خەڵکانە بێت بە دوواداشوونێکی بۆ دەکرێت بۆ شێوەیە کە تۆ باسی لێ دەکەی سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ سامان لە دووهۆک بەڵێ ئازان پەیامنیرمان بەهێز عوسمان چەند چاوپێکەوتنێکی ئامادە کردووە لە شاری سلێمانی با پێکەوە بیان بینین لە کوردەواری خۆمان هەر خەڵک وا فێر بۆ گلەیی بکە بۆ نەهاتی بۆلام چیەکەی ئەنی ئەو گلەیە هەرەکات وڵای گلێکردن هەر هەیە لە هەموو دنیادا هەیە ئەگەر نەبێ باشترە ئەگەر پشتەر بڵێ خراپە بەس ئەگەر ڕوبڕۆ بەرامبەر بڵێ باشە خراپ نییە مەسەن من بێن بەجنا بڵێم کە ئەو گلەیەمە هەیە لە تۆ بەس ئەگەر لە پشتەوە باسیکەیەوە تۆزە ناخۆشە دیاردەی گلەی لە مجتەمەعی کوردیە مایەسە بۆتە دیاردا ئەینا ئەوە نەبێ خۆ شتێکە کەسەکە زۆر زیاد دڵسۆزی بێ زۆر جار وای لێ هاتووە کەسەکە هەر کە ئەیبینێت چۆنی باشی ئەوە بۆ تەلەفۆنێکمان بۆ ناکەی ئەوە کاکە بۆ سەردانێکمان ناکەی کەسەکە ڕەنگە خۆ لە ئیهمالی نەبێ یا کەسەکە ئەوە نەبێ کەسێکی بێوەفا بێ ڕەنگە مەشغوڵ بێ تۆ ئەتوانی سەردانیکەی تۆ ئەتوانی تەعویزی ئەو کەسە بکەیتەوە بە جۆرێکی تر زۆر خۆشەویستی کەسەکان خۆی دروستیەکە پێویست ناکات تۆ گلەی بکەی خۆ دەزانی مجتەمەع ئێمە ڕەوای لێ هاتووە هەموو کەسێک لە ئێمە کەمترین هاوڕێ و برادر و دۆستی ڕەنگە لە 50 کەسێکیش بەڕاستی سەیتەرەکردن بەسەر ئەوە شتێکی مەحاڵە ئەتوانی هیچ نەبێ فرێ هەندێکیان بکەی هەندێکیان بە تەلەفۆنیا ببینین چکە مرۆڤ بە ئیش بە یەکدەست ناکرێت چەپڵە بەدەستی لێ نادرێت ئەبێ هەموو مرۆڤەکان خۆیان دڵسۆزم بۆ یەکتری هاوڕێی وایە زۆر کەمیشەی بینی بەڵام داوای چاویش بکەی ڕەنگە پێشکەشت بکە بەڵێ ئازان دیارە بەشداربووان یاخود ئەو کەسانی کە قسەیان لەسەر گلەیی کرد وەک ئەو قسەی کە دووبارە بۆ زۆر لە بەشداربووانش دەڵێن لە کۆنەوە هەیە ئایا ئەم دیاردێکەوەتە دیاردەیەکی کۆنە دابوونەریتی ئێمە یان تاکەکانی کۆمەلگا خۆیان دروستی دەکەن بەڵێ گەلایۆژمان لەگەڵدایە لە هەولێرە سڵاو لێبێ گەلایۆژ خان بەڵێ گەلایۆژ خان ئەگەر گوێت لێمانە سڵاو لێبێ فەرموو بەڵێ دیارە پەیوەندەکەی گەلایۆژ خان کە دوا پەیوەندیمان بوو بچڕا بەڵێ ئەزان دەچینە دواوێزگەی بەرنامەکەی ئەمجاری مایکی خەڵک کە تایبەتە بە خوێندنەوەی سەرنجەکانی تۆری کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت چەند تێبینێکمان بۆ هاتووە هەژار جەبار دەڵێت ئاخ گلەیی و خەڵک هەتا ماوین دەبێ بۆ ئەوە بژین گلەییمان لێ نەکرێت وەک ئەوەی کۆنتترۆلمان بەدەست خەڵکی بێت بەڵام ئەزان پێشەوەی ئەو سەرنجانە بخێنەوە دوا پەیوەندیمان لەگەڵدایە بە ئەویش وەرگرین شەهابمان لەگەڵدایە بەڵێ کاک شەهاب سڵاو لێ بفەرموو سپاسەکەم دیارە کاک شەهاب لە قەزای خەباتەوە فەرموو کاک شەهاب بەڵێ زۆر سپاسەکەم کاک شەهاب ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆن بەڵێ گوێم لێتە ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکەی یاخود دەنگەکەی کەسکەی زۆر سپاسەکەم بەڵێ کاک شەهاب بە ئێمە باسی ئەو ناکەین گلەیی لە کێ دەکەین باسی لە دیاردەی گلەیی دەکەین لە نێو کۆمەڵگەی کوردیدا مثلا پێشمەرگە ویشانەوە نییە بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ بە کورتی بەڵێ ئەم ئێستا بخۆم دەوام دەکەم لە لای دۆشی داوام دەکەم بەڵێ کەم کوری زۆرە بەڕاستی پێ بڵێم کەم کوری زۆرە مثل معاش زۆر کەم بەڕاستی گەندەلی گەرە زۆر کاک شەهاب گوێم لێتە کاک شەهاب بەڵام ئێمە تەورەکە لەسەر ئەو نییە کە گلەیی لێکێ بکەین تەورەکەمان لەسەر دیاردەی گلەییکردنە بۆ گلەیی هەیە زۆر لە نێو خەڵکیدا بۆ گلەیی زۆر دەکرێت گلەی لە کەسوکار لە دەوروبەر لە هاوڕێ لە هەموو شتێک بەڵێ دیارە پەیوەندەکەی شەهاب لە قەزای خەبات بچرا بڵێ دەچینە سەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک هەژار جەبار وەک پێشترخێنمان دەڵێت ئاخ گلەیی و خەڵک هەتا ماوین دەبێ بۆ ئەوە بژین گلەییمان لێ نەکرێت لێ بکرێت دیارە مەبەستی ئەوەی بەڵام بە هەڵە نووسیوێتی وەک ئەوەی کۆنتترۆلمان بەدەست خەڵکیەوە بێتەرەوەها یاد هێ من دەڵێت گلەیی شتێکی باوە لە هەموو وڵاتاندا هەیە و لە کۆنیشەوە وتراوە لە مردنەکانیشمان گلەیی لێ دەکارەوەها هێرش شیروان دەڵێت من دەڵێم هەر کەسێک دەیەوێت گلەیی لە خەڵک بکات بە سەرەتا گلەیی لە خۆی بکات چونکە خۆی گلەیی لەسرە ئەگەر نا گلەیی لە کەس با نەکاتەوەها نزار حەمە سدیق دەڵێت گلەییکردن دیاردێکی باوە کەسە نزیکەکان گلەیی لە یەکتر دەکەن بە شتێکی باشی نازانم هیوادارم نەمێنێتەوەها کاوان زیوار دەڵێت ئێمە پەروەردە بووین کە بەردەوام گلەیی لە ژیان و دەوروبەرمان بکەنەوەها لقمان ئاکۆ دەڵێت من پێم وایە ئەگەر گلەیت لە کەسێک هەبوو بێت ڕاستەوخۆ بچی پێشی بگریتەوە پێی بڵێت وا گلەیمان
لێت هەیە بەڵام مەبەستەوە پێی بڵێن کە گلەیمان لە تۆ هەیەوە بەڵام شێوازێکی جوانە و دەبێت نەمێنەوە خۆی دەڵێت دەروەها بەرزانجەرا دەڵێت آخر ئایا دەتوانی بگەیتە ئەو کەسە ئەگەر گلەیت لێ هەبوو بێتەوەها ساهید حەمدیمان دەڵێت گلەی ئاستێکی زۆر خواردتری ڕخنەیە بە بەردەوامی هەر کاتێک گلەی ڕێژەی زۆر بوو ڕخنە کەم دەبێت بە مانایەکی تر گلەیی ڕەبتێکی تەواوی بە وتەی پێکردار هەیە ئەگەر سەیرێکی بارودۆخی سیاسی کۆمەڵاتی بکەین دەبینی گلەی زۆر هەیە مەبەستی ئەوەیە ڕێباز قانە دەڵێ من پێم وایە گلەی لە هەندێک حاڵدا شتێکی خراپ نییە بۆیە چونکە ڕەنگە بەهۆی ئەو گلەیە نەتوانی کەسی بەرامبەر لەوە تێگەینی کە کارێکی بۆ نمونە نەگونجاوی نەکردووە دوا سەرنجمان ئارێزهاز دەڵێت باشە ئەگەر من مەجالم نییە سەلام بکەن سەلام کەم یان هەواڵت بپرسم یان ئەوەیە یان تۆ نەپرسیت زەرەر هەیە و کەس گلەی لە کەس نەکات چونکە هەمووان مەجالمان کەمە بەڵا ئازان لێردا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەی مایکی خەڵک هەر ڕخنە و تێبینی و سەرنجەکان هەیە دەتوان لەسەر ئیمێڵی بەرنامەکە peoplemike@nrttv.com بینێرن سبەینی هاوکارم هەکان هێری لەگەڵتان دەبێت بۆ تۆرێکی گەرمتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەرشاد و سەرفەراز بن.